لەسەر ئەو ڕێکەوتنەی کە بڕیار وابوو هەموو مانگێ 10 ملیۆن دۆلار بدرێ بە بەڵێنەرانی هەرسێ پارێزگاکە وەجبەی سێهەمی گەشتووە کە بۆ پرۆژە ئاساییەکانی وەزارەتەکانە، بەڵام مالیاتەکانی تۆزێ ناڕەحەتە و داوامان کردووە ئاسانکاریەکی تیا بکرێ بۆی بەڵێندەران بتوانێت بە ئاسانی وەری بگرێت سەبارەت بە ناوچە جیاجیاکان کە لە ناو مقاولینا پێڵێن پترۆ دۆلار خۆی پترۆ دۆلار نییە، هەر ڕسمیەکەی ناوچە جیاجیاکانە لەسەر پارەی نەوت و ڕێی نەوتەکە شەریکات کاتی خۆی داوێتی 5 ملیۆن دۆلار سێهەم وەجبە تەرخان کراوە و لە دوێنێەوە دەست کراوە بە دابەشکردنی داواکەین لە هەر بەڵێندەرێکە لەو بوجە پارەی هەیە بڕوا بۆ ئەنجومەنی وەزیران و بەشی خۆی وەربگرێ و ئەوەشی بوجەی ئاسایی هەیە بڕوا بەدەم معاملەکەەوە و ئەو 4 ملیار و 800 ملیۆنە دانراوە بۆ بەشی سلێمانی و ئێمەوەکو بەشی سلێمانی بۆمان هەیە داوایان لێ بکەین و ئاگامان لە ئیشانە بڕۆن بەدەمیوە بۆی نەفەوتێ. سا بوجەی ئاسایی 830 ملیار دینار حکومەت قەرزاری بەڵێندەرانە بە پێی ئاخر ئامار کە لە لای منە تەنها لەو بوجە. ئەمەش فترەیەکی زۆری بەسەراچووە حکومت پارەی سەرف نەکردووە، ئەجا کە ماوەیەکی زۆر چوو بەسەر هەر ئیشێکا گرفتی کەڵەکە بوو دروسە بێ لەسەری دائیرەکان معلوماتیان کەم ئەبێتەوە مادەم ئیشەکە بەردەوام نییە، مهندیسەکان زۆر کات دەوام ناکەن لە ئیجازان، ئەجا ئەو کەسەی کە ئەوێ پارەکە وەرگێ پێشتر بە ئاسانی لە بەڕێوبەرایەتەکەی خۆی بە ڕاستەوخۆ وەری گرتووە، ئێستا ئەبێ نووسراو بکە بۆ بە ئەو شوێنەی کە ئیشەکەی هەیە تایە بۆ بەڕێوبەرایەتی بۆ گشتی بۆ وەزارەت دوایی بۆ وەزارەتی پلاندانان دواتر بۆ وەزارەتی دارایی هەموو ئەم ڕۆتینە کار ئاسانێکی قورسە بەسەر بەڵێندەرانەوە بۆ مەبلغی و پارەیەکی کەم. داوامان کردو ئالیەتێکدا بنێن میکانیزمێکدا بنێن کە ئاسانتر بەڵێندەر بتوانێت وەری بگرێ و کەمتر بەو هەموو ڕۆتینا تێپەڕێت.